لە ساڵی 2025دا 315 پێشەلکاری بەرامبەر بە 252 ڕۆژنامەنووس و دەستگای ڕاگەیاندن ئەنجامدراوە لە هەرێمی کوردستاندا و جۆرەکانیشیان بەم شێوەیە: یەک حاڵەتی تەقەکردن لە ڕۆژنامەنووس، یەک حاڵەتی تیرۆرکردن بە درۆن، 120 حاڵەتی ڕێگری و جیاکاری، 74 حاڵەتی لێدان و هەڕەشە و هێرش سوکایەتی، 53 حاڵەتی شکاندن و زەوتکردنی کەلوپەلی ڕۆژنامەوانی، 3 حاڵەتی هەڵکوتانە سەر ئۆفیس و داخستنی کەناڵ، 52 حاڵەتی دەست بەسەرکردنی ڕۆژنامەنووس، 4 حاڵەتی پڕکردنەوەی فۆرم و بەڵێننامەی نایاسایی، لەگەڵ 7 حاڵەتی هێرشی ئەلکترۆنی. ئەم ئامارانە ڕەنگدانەوەی واقعێکی سەختن.